بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش لاڵقەیەم جارێ بەرنامەکەمان نەگفتوگۆکەین سەبارەت بە پرسی خۆپیشاندان لە هەرێمی کوردستانە. لەم بەرنامەیە پرسین ئایا ڕووداوەکانی هەفتەی شوبات و خۆپیشاندانەکانی دواتر لە هەرێمی کوردستاندا لەلایەن دەسەڵات و هێزە سیاسیەکانەوە مامەڵەیەکی تەندروست و مەدەنیانەی لەگەڵا کرا یان بە پێچەوانەوە ئەم دیاردەیە سەرکوت کرا و کرا بە پاشکۆی بەرژەوەندە سیاسەکان و قوربانی چالاکی هێزە سیاسەکان. ئەوەی وای کرد ئامانجەکانی خۆپیشاندان بەدینەیەت خەونی خۆسەپێنانەی دەسەڵات بوو یان خواستی بەرژەوەند خوازانەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن. ئایا لە هەرێمی کوردستانە تا چەند ئەگەری دووبارەبوونەوەی خۆپیشاندان لە هەلو مەرجە جیاوازەکانە بەدی دەکرێت؟ ئەگەر ئامانجەکانی خۆپیشاندانەکان تا ئەندازەیەک بەدی هاتووە هۆکاری چییە ئەگەری ڕوودانی خۆپیشاندانەکان لە ئارادایە و بە پێچەوانەشەوە ئایا لە هەلو مەرجێکی سیاسی و کۆمەڵاتی وەکو ئێستادا تا چەندێک دەکرێت باس لە بەرهەمهێنانی خۆپیشاندان بکرێت بە شێوەیەکی فراوانتر و گشتگیرتر. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەردێک لە بەڕێزان مەجید ساڵح ڕۆژنامەنووس سامان گەرمیانی بەرپرسی ناوەندی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کرد و بەخێرهاتنی وڵاتان بەخێر بن. کاک سامان ئەمەوێت ئەوەت لێ بپرسم کە بەشێک لە چاودێران و توێژەرانی بواری سیاسی و چاودێرانی دۆخی سیاسی هەرێمی کوردستان پێیان وایە کە ڕووداوەکانی هەفتەی شوبات و خۆپیشاندانەکانی دواتر لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی خراپ لەلایەن دەسەڵاتەوە و مامەڵەی لەگەڵ کرا و ئەو خۆپیشاندانانە هێمایەکی بەدەست کردەوە بۆ ناوەندی سیاسی هەرێمی کوردستان. ئەویش ئەوەیە کە هەر کاتێک دەسەڵات لە هەرێمی کوردستان بکەوێتە بەردەم بەترسیەوە ئەوە دەسەڵات ئامادەیە بە شێوەیەکی تند و بە بەکارهێنانی تند و تژی و هێز ڕوبەڕووی دادێکی مەدەنی وەک خۆپیشاندان بێتەوە. حەزەکەم وەڵام و تێگەشتنی بەڕێز لەو بارەوە بزانم. من ڕاستیە پێشەوەی بچمە سەر باسیەوەی کە لە هەفتەی شوباتە و خۆپیشاندان کە باسەکرێ کەم حەزەکەم باسی جۆری خۆپیشاندان بکەم کە حەقا ئێمە وەکو کورد یعنی سوود لە خۆپیشاندان لەو میلەتانەیە لە وڵاتانەی کە پێشکەوتون توانیانە لە ڕێگای خۆپیشاندانەوە تاکەکان بتوانن مافەکانی خۆیان بەدەست بێنن. بێشک لە زۆر وڵاتی دنیا مزاهرە هەبووە کە بڵین خۆپیشاندان هەبووە و جۆرێکیش هەبووە پێێنن کەرەڤاڵ بەتایبەت لە سویدا. ئەویش ئەوەیە دوو جۆرەکەی یەکێکی ئەوەیە کە لە ڕێگای پۆلیس و دەستگای پەیوەندیدار بە خۆپیشاندان هەفتەیەک یا زیاتر پێش ئەوە ئەو جیهاتی کە ئەوەیە داواکارەکانی خۆی بە شێوەیەکی هێمنانە شارستیانیانە و لە ڕووی یاساییوە جێگەی بۆ بکەنەوە ئامادەیەکەن گفتوگۆی لەسەرەکەن داوا لە پۆلیسەکەن پۆلیسیش ئیجازیانەدا و ئەو کەسی کە بەرپرسە جا حەزب بێ یا تاک بێ یا منەظەمەیەک بێت کە یا ڕێکخراوێک بێت کە بێوێت خۆپیشاندان بکە پێک دێن لەگەڵ ئەو دەستگایە بەچی شێوە بتوانن خۆپیشاندانەکەیان دەنگەکەیان بگەێنن بە دەسەڵات کاتی کاکسامان لەم پێشەکیەوە کە پێیت وتین سەبارەت بە شێوازی خۆپیشاندان لە وڵاتێکی دیموکراتی وەکو سویدا ئەتۆیە ئەو ڕخنێ ئاراستەی خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان بکەی کە شێوازێکی مەدەنیانە نیە وەک ئەوەی کە لەوێ یاداشت ئاراستی دەستگای پۆلیس و دەستگای پەیوەندیدارەکەن و مۆڵەت وەرەگرن و لە کوردستان ئەمە نەکرا و مۆڵەت وەرنەگیرا و ئەو شێوازە دیموکراتی کە پێویستە ڕەچاو بکرێت لە پرۆسی خۆپیشاندانە لە کوردستان نەکراوە. من بەستم ئەوەیە یعنی دوو جوەر هەیە یعنی ملەتەکەی مەش ملەتێکی وشیارە و نەبێت کە خەڵک ڕات ڕاپەڕێ و داوای مافەکانی خۆیانەکەن ئەوەیە کە لە ناهۆشیاری بووێ. بەڵام لە هەموو دنیاە دوو جوارەیە مەسەڵەن لە سویدا ئەوەش هەبووە کە باسەکەم لە ڕێگای ئوسوڵی خۆیانەوە داواکارەکانی خۆیان جێبەجەکەم بەڵام ئەوەی شەبووە لە ساڵی 2001 لە کاتێکە لە یەتۆبۆری شارێکی کە جنوبی سوید کەوتووە زۆربەی سەرکردەکانی وڵاتانی دنیا لەوێ کوب بوونەوە و لە ناوێنە بوش هاتبوو بۆ ئەو هینا کۆمەڵی گەنج لە چاپ مزاهریان کرد پەلاماری دوکانیاندا دوکانیان تاڵان کرد و پۆلیس هاتن پەلاماری پۆلیسیاندا پۆلیسیش دەستی لێکردنەوە و خەڵکیشی لێ بریندارکردن و زیاد لە 600 کەسی لێ زیندانی کردن سجن کردن و 80 کەسیشی لە ڕووی دادگایەوە سزادا. اینجا ئەمەیشە هەیە ئەوەیشە هەیە بە
دەیان هزار کەس کۆ ئەبێتەوە مزاهرەکە داوای مافەکانی خۆیانەکەن و بەبێ ئەوەی کە زیان بە هاوڵاتیان زیان بە دەستگاکانی حکوومەت زیان بە دوکان و بازار بگەێنن. ئەگەر ئێمە بمانەوێت وەکو ئۆپۆسیۆن باسکەی یا وەکو تاکی کورد باسکە یاکو ڕێکخراو باسکەی حەقە ئێمە بتوانین ملەتەکەمان ملەتێکی زۆر وشیارە و بەڕاستی من جێگەی دڵخۆشیە ئێستا هەموو گەیشتنتە ئەو ئاستە کە بتوانین بە دیالۆگ کێشەکانی خۆمان پیشانی دەستگاکانی حکوومەت بدەین یاخو دەسەڵات بدەین بۆی کە ئەوانیش لێپێچینەوە یاخو بە دواداچوونی بۆ بکەن. بۆیە من پێم وایە ئەوەیانەکە باسەکەی مەبەستم ئەوە نییە کە برێم ئەمە بەڵام ئەمەی کە من ئەڵێم سیستەمە لە وڵاتانە بتوانین تاکەکانی خۆمان ئەوەی کە لە دەستورە ئەبێت دەستورێکدانین لە ڕێگای دەستورەکەمان و لە ڕێگای یاساوە بە یاسا بتوانین داواکارەکەمان بە کورتی بکرێ پێم بڵێ مامەڵەی دەسەڵات لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوی هێزە سیاسیانی کە بەشداری سەرچیان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دیادەی خۆپیشاندانەکانە چۆن ئەبینیت؟ من پێم وایە لە سلێمانیا ڕاستە جێگەی داخە کۆمەڵی شەهید و برینداری لەکەوتەوە و ماوەکی 2 مانگ و 2 ڕۆژی بەسەرا چوو و حکوومەت بە تایبەت لە سلێمانیا ئەوەندەی هەوڵیدا بتوانێت یعنی داواکارەکانی ئۆپۆزیسیۆن و داواکارەکانی خەڵک و داواکارەکانی شاری وەرگرێ و بتوانێت بیگەنێتە دەسەڵات پەرلەمان و لەوێوە کاری لەسەر بڵێ. زۆر سپاس کاک مەجید ئەمەوێت ئەوەت لێ بپرسم هەندێک لە ئەو کەسانی کە مراقبن بەسەر وەسعی سیاسی کوردستان و تەنانەت ئەو کەسانەشی کە چالاکی خۆپیشاندانەکان بوون لە هەرێمی کوردستان خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و دواترەوە ئەو بۆچوونان لا گەڵاڵە بووە کە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش بزودنەوەی گۆڕان وەکو هێزێک هەم لە کاتی خۆپیشاندانەکانە مامەڵەیەکی میکافیلیانی لەگەڵ ئەو دیاردەیە کە بۆ بەرژەوەندی سیاسی خۆی بەکارێنە و هەم دواتریش لەسەر مێزی مفاوەزات چالاکیە جەماوەریەکانی خەڵکی وەکو کاتێک بۆ بەرژەوەندی سیاسی خۆی بەکارێنە ئەمە شوای کرد جەوهەری ڕاستەقینەی خۆپیشاندانەکان لەبەر بچێت قسەی تو لەسەر ئەوە چیە؟ وڵا من نامێت لێرە وەکو دیفاعکەرێک لەسەرەوە بۆچوونە بەڵام ئەمەوێت ئەو حقەتە دەرخەم کە جارێک یەکەم جار خەڵک بۆچی خۆپیشاندانیان کرد یانی لە ئەنجامی چیە خۆپیشاندانەکە من پێم وایە خۆپیشاندان لە ئەنجامیەوە بوو خەڵک کۆمەڵێک شتیلا کەڵەکە بوو دوای ئەوەی کە خەڵک دەنگیدا بە ئۆپۆزیسیۆن و ویستی لە هەرێمی کوردستانە حزبی تر هەبێ جگە لە یەکێتی و پارتیەوە ئەوە بوو زودنەوەی گۆڕان لە ئەنجامی و هەڵبژاردنە دەرچوو خەڵک ومێتێکی گەورەی هەبوو کە شاڕی دموکراسی لە هەرێمی کوردستانە وەک وڵاتە دموکراسیەتەکانی تر بکەوێتە سەر ڕێگەی خۆی و بزودنەوەی گۆڕانیش بە دوای ئەوەی کە دوو حیزبەکەی تریش چوون ناو ئۆپۆزیسیۆنە بوو بە ئۆپۆزیسیۆنێکی بەقووەت بەدانپێنانی خودی دەسەڵات کە ئێستا ئۆپۆزیسیۆن هەیە لە وڵاتانی ترە شانازی بۆەکە کە ئۆپۆزیسیۆنێکی سیاسی لە پەرلەمانە هەیە و چالاکی پەرلەمانی خۆی دەنوێنێ ئەمە هەنگاوێکی زۆر باش و ئۆپۆزیسیۆن تاتوانی لە ڕێگەی ئەو خاڵە شەرعیانەی کە ڕێگەی پێدراوە لە پەرلەمانە پرۆژەی پێشکەشە کرد بەڵام بە بەردەوامی دەبینیت لیستی بڵێن ئەکسەریەی کوردستانی ئەو پرۆژانەی کە چاکسازی بوو بۆ هەرێمی کوردستان ئەو پرۆژانەی لە ناوە برد یا پرۆژەکانی بە کۆی دەنگ ڕەفزە کردووە پرۆژەی تری بەدیلیدانە کە زۆر جار ئەو پرۆژانە پرۆژەی دژە دموکراسی و دژە مافەکانی خەڵک بوون دێنەوە سەرەوەی کە پرۆژی دژە دیموکراسی دژە مافەکان یانی هەر بۆ نمونە یاسای خۆپیشاندان یەکێکە لەو یاسایانەی کە دژ بە مافەکانی خەڵک و دژ بە دموکراسیە و کاکسامان باسی کرد لە وڵاتێکی وەکو سویدا لە دەستورە ئەم شتانە ڕێگەی پێدراوە و شێوازەکانی تەعاملکردنی پۆلیس ومانە ڕێگەی پێدراوە بەڵام کە دێتە سەر هەرێمی کوردستان شێوازەکان ئەو شێوازە قەلعوقەمەی کە بەکارهێنێ بۆ وەرگرتنی هەر لە وەرگرتنی خۆپیشاندان و تاگێتە بڵێن ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خۆپیشاندانە لەگەڵ پرەنسیپە دموکراسیەکان و بانگەشەی کە خودی لیستی کوردستانیش بۆ یەکرد ناگونجە دێمەوە سەرەوەی کە خەڵکە بینی سەرۆت و سامانەکەشی بە هەموو ڕۆژانە لە ڕێگەی تانکەرە نەوتەکانەوە بەرچایەوە دێت و دەچێت دەیبینی کە
ینی بنەماڵەیەک یا چەند بنەماڵەیەک یانوێ دەسەڵات کۆنتترۆل بکەن لە هەرێمی کوردستانە. وە لە ڕێگەی ئەو بانگەشەیەش کە کەناڵەکانی ڕاگەیاندنی ئۆپۆزیسیۆن و کەناڵەکانی ڕاگەیاندنی ئەهلی دەیکرد خەڵگەشتنەوە قەنەعەتەی کە کاتێەوە هاتووە ئەمانیش ڕۆڵی خۆیان ببین وەک چۆن حزب ئۆپۆزیسیۆنەکان ڕۆڵی خۆیان بینیوە لە مامەڵەکردنێکی دموکراسیانەی پەرلەمانی لەگەڵ دەسەڵاتە، بەڵام گەیشتونەتە بنبەست خەڵگەشتنەوە قەنەعەتەی کە ئەمانیش دەبێ بچنە پاڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکانەوە تەواوکەری ئەو خواستە گوشارێک بن بۆ سەر دەسەڵات بۆی ئەو تەواوکەری ئەو خواستانە بن کە ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە لە جیاتی ئەوان دەیخاتە ڕوو. ینی بە هیچ شوێک من لەگەڵەوە بۆچوونان نیم کە پێ وایە ئۆپۆزیسیۆن مامەڵەیەکی سیاسیانەی لەگەڵ خۆپیشاندانان کرد و ئۆپۆزیسیۆن مامەڵەیەکی میکافیلیان بە پێچەوانە ئۆپۆزیسیۆن دینەمۆی خۆپیشاندانەکان بوو تا آخر لە حەزش لەگەڵیا بوو لە مفۆزاتەکانە لەگەڵ یەکێتی و پارتیا تا ئێستا دەبینین نەگەیشتوێتە ئەو ئەنجامەی کە دژ بە خواستەکانی خەڵک بێت تا ئێستاوە ڕێکەوتنیەکی لە پێناوی بەرژەوەندەکانی خودی ئۆپۆزیسیۆنان نەکردووە بە پێچەوانە ئۆپۆزیسیۆن تووشی سزای گەورە هات ڕوبەڕووی سزای گەورە بوو ئەو بوو بینیمان لە پارتی هێزێکی گەورەی ناردەسەر بزوتنەوەی گۆڕان بوو بینیمان یەکگرتووی ئیسلامی باجی ئەو ئۆپۆزیسیۆنەی خۆیدا ئەوە بینیمان بە سەدان کادری گۆڕان و حزبەکانی تر تووشی سزای سیاسی هاتن ئەوە بوو بینیمان کە بوجەی ئەو حزبانە کە حەقێکی شەرعی خۆیانە بڕا بەڵام ئەوان هیچ تەنازولاتیان لەو خواستانە نەکرد کە لە ماوەی خۆپیشاندانەکانە خەڵک بەرزی کردووە تا ئێستاژە و ململانیەیە لە بینی یەک دێڕما بووەوە بڵێم ئەو بۆچوونی زیاتر ئەو کادرە حیزبیانەیە کە یانەوێت درزێک بخێنن لێوان شەقام و ئۆپۆزیسیۆن بەڵام پێت وانە ئەم قسەکردنە بە ناوی شەقامەوە لە کاتێکە ئۆپۆزیسیۆن نوێنەراتی ژمارەیەک لە دەنگ ئەکاوە دەسەڵات بۆ خۆی نوێنەراتی ژمارەیەکی زۆرتر لە دانیشی کردوکە ئۆپۆزیسیۆن ناوێتی هەڵبژاردنەکانی پەرلەمان نمونێکی وازحی ئەمانەیە دەسەڵات لە هەرێمی کوردستان کە پارتی وێکێتی بەشێکی سەرەکی بوون لە 56 شتێکی وای دانکانن هێنا ئەگەر بە دقیقی ڕقەمەکەم لە بەرنەبێت بەڵام ئۆپۆزیسیۆن ئەو ژمارەی کوردستان هێنا کە دیاری کراوە کەواتە لە یەکەم ئۆپۆزیسیۆن دەتوانێت بە ناوی بەشێک لە شەقامەوە نوێنەراتی بکەن هەموو خەڵکو هەموو جادە بەڵێت بەناوی ئەو خەڵکەی کە هاتبوونە سەر جادەکە دەتوانێت باوکاری لەگەڵوانەوە هەرگیزیش لە ڕێگەی کەناڵەکانی خۆیانەوە ئەعلان ئێوەیان نەکردە کە ئەمان پێکێنەری زۆر سپاس کاک سامان هەرم لە حەزەکەتە بە لە سەقسەکانی کاک ئەتوانی بڵێ جەنابەت بەڵام من پرسیارەکەی من ئەمەیە یعنی هەلومەرجی خۆپیشاندان لە هەرێمی کوردستانە کاک مەجید پێمان لە خۆپیشاندان دژی گەندەڵێکی کەڵەکە بوو لە هەرێمی کوردستان دژی خراپی دۆخی گوزەران و لە کات دەکاتەوە ئەبینی نەوت ئەبرێ و سامانی هەرێمی کوردستان لە کۆمەڵێک شتا بەهادەر دەدەکە پێویست نیە و تەنانەت باس لەوە دەکات کە بنەماڵە حکومی هەرێمی کوردستان دەکات ئەمە جەوهەری ناڕەزایەتەکان پێتوانێت ئەم دۆخی ناڕەزای لە هەرێمی کوردستان زۆر جیاوازە لەوەی لە دۆخی هاوڵاتیەکی خۆپیشاندەری سویدی هەیە کە لاندی کەم پێویستە بنەڕەتەکانی ژیان هەیە لاندی کەم یەکسانی بەرامبەر بە قانون هەیە لاندی کەم گەندەڵی بەو نسبەتە زۆرەندێکە لە وڵاتی ئەمەیە هەیە من بۆچوونەکەی من بە پێچەوانەیە بەڕاستی من پێم وایە ئێمە لە کوردستانە ئەگەر بێت و مقارنم نەکردو لەگەڵ سویدا جاریستان من پێم وایە ئێمە وەکو کورد ئەڵێم تەجربە لە تەجربەکانی ئەو وڵاتانە وەرگین ڕەنگە سوودی لێ وەرگین من پێم وایە هەموو تاکێکی ئەم کووردا دژی گەندەڵیە و بە گشتی ئەگە تەماشای پرۆسەکە بکەی لە پەرلەمانە باسەکان دژی گرت حکوومەت باسەکە دژی بەڵام بەردەوامیشە گوێ لە من هەمەیە گەر ئیجازە بی من پێمایە ئەگە بێت مقارنەیە بکەی یۆنان نزیکمانە لێرەوە لە مانگی شەشە ساڵی 2011 خەڵکی یۆنان بەهۆی قەیرانی ئابووریەوە پیان وا بۆ حکوومەت و یا ڕئیسی دەوڵات قەیرانی ئابووری دروست کردووە و مزاهرەیان کرد مزاهرەکە سەرتاپای وڵاتی کردەوە و لە مانگی 11 ڕئیسی حکوومەتی استقالیدا بەجێیەڵە کەسێکی تریان هێنا کردیانە ڕئیسی دەوڵەت بۆی کە وەزعەکە چاکە و نزیکەی 4 مانگی بەسەرا چوو لەماوەی ئەم 4 مانگە ئەو ڕئیس سەرۆکی حکوومەتە نەیتوانی بەرنامەیەک دانا کە
چارەسەری ئەو قەیرانە ئابووری بکە ناچار بوو دوێنێ کە هەشتی مانگە بۆ یەوتم دوێنێ هەموو ئۆپۆزیسیۆن بە حکوومەتەوە کۆبوونەوە و داوایان لە خەڵکیش کرد خەڵکیش هاوکارەوێ بۆی کە بەرنمەیەکیان داناوە پاکێچێکە بتوانن پیادەیکەن بەو ڕێگایەوە بە هەمویانەوە بتوانن ئەو قەیرانە بەرەو ئاقارێکی باشتر بەرن بە قەیران نەمێنێ لە وڵاتە و دیارە ئەمە بەرنمێکی ڕەنگە دوور و درێژی هەبێ ئێمە لە کوردستان ئاگە تەماشاکەین لە نەوەتەکانەوە تاکو ئێستا گەر مەرحلە تەماشاکەین من پێم وایە قۆناغی زۆر گەورەمان بڕیوە من پێم وایە وەک ئەوەیە کە گەندەڵی تەماشاکەی لە ساڵەکانی نەوەتەکانەوە تاکو 2000 جیاوازێکی زۆری من پێم وایە باکسەوە من پێم وایە ئێستا بەرپرسیارەتی هەیە لێکۆڵینەوە هەیە بەڵام قۆناغا ئەبێ جێبەجێ بکرێت من پێم وایە ئەبێ هەمومان لەسەر ئەوە کۆک بین و دژی گەندەڵی کار بکەین و من ئیمڕۆژ ئەو گەندەڵیەکە کە من باسەکەم ئیمڕۆژ کاری لەسەر نەکرێ و جێبەجێ نەکرێت چەند ساڵێکی تر جێبەجێ ئەکرێت چکم لەبەرەوە هەموو لایەنە سیاسەکانی سەرساحەی خەبات و تێکۆشان لەم وڵاتە و لە دەوڵەت و لە پەرلەمانە کۆکن لەسەرەوە کە گەندەڵی بن بردان بۆ یە گەندەڵی تەماشاکەی ئەگەر ئیجازە من گەندەڵی یەکێتی نیشتمانی کوردستان لە سنووری خۆیان یەکێک لە دەستگاهرە چالاکانی چاودێری دارایی هەبوو بەڵام دوای یەکگرتنەوەی لەگەڵ حکوومەتی لەگەڵ پارتیا بەو حکومەوە و تفاقی استراتیژی ئەو دەستگا چالاکە کە پێشتر زۆر لە بەرپرسان لێ ترسان ئێستا و دەستگایە پەک خراوە بە هەمان شێوەی کە لە هەولێر پەک خراوە کەواتە ئەم اتفاقی استراتیژە بۆ تەوەی کە گەندەڵی ڕاستە قسەی زۆرتری لەسەرەکرێ بەڵام زۆرترین گەندەڵیەکرێ بە حکمی بوونی سەرۆت و سامانێکی زۆر 70% بودجەی هەرێمی کوردستان عێراق بۆ کوردستان ئەو یونانی کە تۆ باسیەکەی تا ئێستا ژێمە ماسی یۆنان نەخۆین بەڵام ئێمە ناتوانین بەو 70% کیلۆ ماس بەرهەم بێنین وڵا مەجدد پێم وایە ئەگە تەماشاکەی خۆ لە حکوومەتی لە کابینەی شەشە کاک بەرهەم بەڕاشکاوی یعنی بودجەی حکوومەتەکەی پیشانی هەمووی خەڵکی کوردستانیدا باشە کاک سامان پرسیارێکی گرت خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستاندا کە پێشتریش ناڕزایی جۆرا جۆر و بە فۆرمی جیاوازی بەدوای خۆیان هێنا و دواتر حەفدە شباتی لەکەوتەوە و کۆمەڵە دادی خۆپیشاندانی جیاوازی لە هەرێمی کوردستان بەرهەمهێنا ئەم خۆپیشاندانانە لە مانە هەرە سەرەتایەکەیە کۆمەڵێک ئامانجی هەبوو یەکێک لەوانە بنەبڕکردنی گەندەڵی جاکردنەوەی حیزب لە حکوومەت و دروستکردنی حکوومەتێکی دامەزراوەی یەکسانی هەوڵاتیان بەرامبەر بە قانون و هەمومان یەکسان بین بەرامبەر بە یاسا بە حکومیەوەی هەمومان هەوڵاتی ئەم نیشتیمانی ڕەنگە ئەمە داخوازە سەرەتایەکانی دادی خۆپیشاندان بە هەرێمی کوردستان پرسیارەکەی من ئەمەیە دوای تێپەڕبوونی ساڵێک بە بۆچوونی تۆ وەکو یەکێک لە سەرکردایەتی و ڕەبەرەکانێکی نیشتیمانی کوردستان کە هێزێکی بەشدارە لە حکوومەت و بەشدارە لە دەسات بە شێوەیەکی بنچینەیی تا چەند ئەم ئامانجانی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان دوای ساڵێک بەدی هاتووە و تحقیق بۆ ئیشی بۆکراوە من لەسەر ئەو بابەتە شت زۆر هەیە باسکرێەوە هەڵەگرەیە کە لەسەر گەندەڵی مناقەشێکی دوور و درێژ بکەی لەسەرەوە چکم گەندەڵی تەنها لەم وڵاتی ئێمە نییە گەندەڵیەکە تەماشاکەی لە ئەوروپا کە سەدان ساڵە دەوڵەتن و پەرلەمانیان هەیە گەندەڵی زۆر بەرچاو هەیە لە شەریکاتە تەنانەت گەندەڵی ئەوان هەندێک جارێک کەنشتی یاسایی مەسە بوو نمونە زەریبە لە زەریبە یەکێک لە ئەنتەرنێتە یا لەواڵەیە گەر بێت لای من ئەوە بکەی ئەتوانم زەریبەکەت بۆ کەمکەمەوە ینی بە شێوەیەکی یاسایی گەندەڵیەکەن بەڵام لێرە قۆناغ بە قۆناغەکە تەماشاکەی کاری لەسەرەکرێ و کاریشکی لەسەرکراوە من پێم وایە ینی ئەگەر باش وردبین بین ئیجراعاتی قانونیش خەریکە وردە جێگەی خۆی گرێتەوە چکم ئەگەر لە پەرلەمانە ببینی لەم یاسای تازا دەرچووە لەسەر گەندەڵی و لەسەر ئەوە ئێستا دەوری بەرچاوی هەبوو لە ناو تاکی کووردا یعنی خەڵک بە بۆچوونی من ینی خەڵک گەیشتە ئەو ئاستەی شتەکانی خۆی
بە ئاسانی بگەین تا پەرلەمان بگەین تا حکوومەت بگەین من بوو تا چەند ئەم ئامانجانی خۆپیشاندان بەدی هاتووە ئایا تا چەند دەسەڵات کاری بۆ کرد من پێم وایە کاری بۆکە من پێم وایە ئەمە هەنگاوە ناکرێ مەسەن لە 52 ڕۆژێکا تو بتوانی هەموو داواکاریەکانی خەڵک جێبەجێکی بەڵێ باشە زۆر سپاس کاکە تا چەند لە هەرێمی کوردستانە کار بۆ بەدیهێنانی ئامانجەکانی خۆپیشاندان کراوە وڵای ئەوەی من ملاحظەم کرد هەر لە بیدایەوە بیدایی خۆپیشاندانەکانەوە دەبینی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و خودی سکرتێری یەکێتی نیشتمانی کوردستانیش پشتگیری خۆپیشاندەرانیان کرد دکتۆر بەرەم پشتگیری داخوازیەکانی خۆپیشاندەرانە ینی داخوازی خۆپیشاندەران بیدایە وا پیشاندرا کە داخوازیەکی ڕەوای خەڵکی کوردستانە بەڵام دوایی لەژێر گوشاری پارتی دموکراتی کوردستان لەسەر یەکێتی نیشتمانی کوردستان بەڵگەوەیە کە ئەو هێزە توندەی لە بیدایی خۆپیشاندەرەکان یەکێتی مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ خۆپیشاندەران ناکرد بەڵام دواتر بۆی ئەم مەسلەیە نەتەنێتەوە بۆ هەولێر و شارەکانی تری سنووری ینی دەسەڵاتی پارتی لەژێر ئەو گوشارە یەکێتی نیشتمانی کوردستان نەکرد ڕوبەڕووی خۆپیشاندەران بۆ بە توندی مامەڵی لەگەڵاکرد بەڵکو داهێنانی کرد لە لێدان و داپلۆسین و گرتن و ڕاودونانی خۆپیشاندەران پەشیمان بووە لەو پشتگیریەی کە بیدایە کە کرد بووی بۆ خۆپیشاندانی ئەنجامدا بڵێ بە ئەو اتفاقی استراتیژیە کە لە بینیانەیە کە بەداخەوە بۆتە هۆی کۆت و بەندێکی گەورە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و بۆتە هۆی پاشەکشەکردنێکی دموکراسیەت لە سنووری دەسەڵاتی یەکێتی نیشتمانی کوردستانە کە پێشتر هەنگاوی بۆ نرابوو کە پێشتر خەڵکی بانگەشەی بۆ کرابوو کە پێشتر خەڵکیشی بۆ ئامادەکرا بوو بەڵام ئەو اتفاقی استراتیژە بەڕاستی هەم بۆتە کۆت و بەند بۆ پێشخستنی دموکراسی لە هەرێمی کوردستانە هەم بۆتە کۆت و بەند بۆ یەکێتی و هەم بۆ خەڵکی زۆر سپاس یەکێتی ینی لە ماوەی ئەو 62 ڕۆژە و تقریبا ئەتوانم بڵێم هەموو خەڵکی کوردستان شایەتی ئەو ڕاستیان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە زۆر ئازادانە هەوری داوە گوێبیستی هەموو داواکاری خەڵکی ئەوەی کە پێی ئەڵێن خۆپیشاندەر بێت تەنانەت ڕۆژانەش ئەگەر باس نەکرابێ سعات بە سعات متابعەی داواکارەکانیان کراوەوە خراوەتە بەردەستی ئەگەر لە ڕێگای پەرلەوانی بوو یا لە ڕێگای حکوومەتەوە بوو بۆ چارەسەرکردی کێشەکانیان و تا ئەو کاتەی کە خەڵکی گەیشتە و قەنەعەتە ناو بازاڕی شاری سلێمانی تووشی ئەزمەیەکی ئابووری قورس بووە و ئەگەر بێت و زیاتر بەخایەنێت ڕەنگە زیانی گەورە لە ناوچەکە بدا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بریاریدا کە بە شێوەیەکی کە مامەڵە بکە ئەویش بتوانێت داواکارەکانیان بگەێنێ و داکۆکیی لە داواکارەکانی تاکی کورد بکە و بە داواکارەکانی ئۆپۆزیسیۆن شۆ کە زۆربەی بەڵام کاکمەژ باس لە بەرەنگاربوونەوە داپلۆسین و پاشەکشەی گەورەی دیموکراسیەکە نەزانم دیموکراسیەت ئێمە خۆ جلێک نییە کە تو دیموکراسیەت بیکەیتە بەرد من پێم وایە دیموکراسیەت لە ناقی ئینسانە لە مناڵیەوە ئینسان وردە خۆی ئەبێ پەروەردەکە پەروەردەکەین تا گەورە ئەبێ کە ئۆرگیانی لە خوێنی ڕوحی دیموکراسیەت دروست بێت بۆیە بەرگینە بە دیموکراسیەت و باسکەی کە بە دیموکراسیەت ئێمە دیموکراسیین و ئێمە دیموکراسیەتمان پیادە کردو ئێمە دیموکراسی ئەوەی کە پرسیارەکەی بەرەنگاربوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەرامبەر بەدیاردی خۆپیشاندانەکان بە شێوازی هێز ئەمە پرسیارەکەی ئەم بۆ خوێنکاران ئەم بۆ خەڵکەکە بۆ ئەم بۆ ڕاودونان تەنانەت ئێستایش ئەو شوێن ئەو کەسارەی کە چالاکی خۆپیشاندەرەکان بوون ئەگیرێن بەڵام ئەوانەی کە تاوانبارن و لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستانە بوون بە ئازادی دەسوڕێنەوە ینی شێوازی تەعاملکردنی یەکێتی بوو بە هەمان شێوازی تەعاملکردنی پارتی لە ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەرانە لە بەردەم لق و لە بەردەم لقەکانی تراوە بە لە هەولێر کە بە هەموو توانایەکیوە 4 کەس کۆ بواەتەوە دەیگردن و ڕاودوناینە ینی ئەو سیاسەتەی پارتی ڕێکە یەکێتی هات دوای خۆپیشاندانەکان پەیڕۆیەکە لە سنووری خۆی تا مەجید لە بەریتانیا یەک زەلام کوژرا پۆلیسە کوشتی بە بێتاوان خەڵک چووە سەر جادا ئەوە بوو هەموو وڵاتی گردەوە دوکان ڕۆستاد شارتێک چوو بوو تەنان لە زۆربەی ڕۆژنامەکانی دنیا وانی نەکرد کە بەریتانیا داوای هاوکاری لە هاوپەیمانەکانێکە بێت
تداخلکە بۆ ئەو هینە بکات بە پێم وایە 1300 کەس گیرا لە بریتانیا بۆ هیناکە هینا کرد و بەتەسەوە من لێرە نووسیمە کە بەتابعی ئەو هینەم زۆر باش کردووە زیاد لە 1000 کەس هین کرا زیاد لە 1000 کەس 3300 کەس گیرا 1000 کەس ئەندراوانە دەدگا محاسبە کران یعنی بریندار کرا خەڵکیان ئین کرد دەوڵات بۆ پارێزگاریکردنی خۆی تو دەوڵەت پۆلیسی بۆچی دروست کردن کە پارێزگاری لێ نەکردی پۆلیس نییە کاک سامان خەڵکەکە ئێمە نەها لە خسەرای ئازادیە بچێت دام و دەستگاکانی حکومت بسووتێنە دوکانی وڵاتیان بسووتێنە خەڵکەکەی ئێمە هاتبوو بە ڕۆژانە ئەوەستان داخوازەکانی خۆیانیان پێشکەشە کرد دروشمەکانی خۆیان ئەوتەوە ما يعني اعتصامێکی بەردەوام کە اعتصامێک تحمل نەکەی ئەگەر ئەوانی خۆپیشاندانەکەی لەندەن لە کوردستانە ڕووی بدایە من پێم وایە گۆمی خوێنەڵەسا بەو شێوە لەبەرەوە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانێکی توندتیژ نەبوون داخوازیەکانی خۆپیشاندەران بە ئاشکرا واضح بوو خستیانە بەردەم پەرلەمان تەصدیقەکە تا ئێستاش گاڵتەی پێکەن حەفدە خاڵەکەی پەرلەمان تا ئێستا پەلاماری مەقڕی پارتیدان دەخۆی سە بینەکەی دیارە کە بۆ تەقە شەیدی تیا بووە سنوورێکیان بۆ دەنا ئەنجامی پۆلیس ینی حکوومەت ینی زەبتی نەکردایە تەشەنەیە کرد ئەمە پێش بڕاتە بێ لەوێش لە ئەوروپاش بە سەعاتە یعنی تۆ ئەتەوێت بڕۆی مزاهرە بکەی ئەلێکاکە چەند سەعات مزاهراکەی کە درێژەی خایان کاکە حکومەت تەداخلەکە یعنی ناکرێ مەسەلەن لەگەڵتان بەڵام تا ئێستا مانگێ داوات کرد باچە کاکە گوێبیستی داواکاتە بم سەر چاو 2 مانگ داوات کرد یعنی هەر عینەن شریت و دووارێکەکەی تۆ سێبارێکەکە و ئەزان لێ دراوەتە پەرلەمان و دراوەتە خاڵەکە لە پەرلەمانی کوردستانە لیستی کوردستانی بە هەمان شێوە وەکو لیستی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتو دەنگی پێدا تا ئێستا حەفدە خاڵە بۆ جێبەجێ ناکرێت بڕیارەکانی سەرۆکی هەرێمی کوردستان کە بڕیارێکی یعنی بڕیارێک بێت لە ماوەی 2 مانگا جێبەجێ کرێکوە سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاریدا لە مانگی سێوە بڕیاریدا تام 3 مانگ ئیسلاحاتێکی جەزری لە هەرێمی کوردستان بکە و کوردستان کاتە ماسی مەوی تا ئێستا بڕیارەکە ئەو ئیسلاحاتەی سەرۆکی هەرێم لەکوێیە یعنی ئێمە ئەمانە مەجید کاک سامان ئەگەر ئەو پرسیارە بکەین ینی یەکێک لە کێشەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە لەسەر ئاستی پرۆژە لەسەر ئاستی گوتار دشە گەندەڵیە دژی نایاساییەوە کار لەسەر بە دیموکراتیزەکردنەکە کار لەسەر دادپەروەری کۆمەڵاتیکە بەر لەزەم لەسەر ئاستی پراکتیک واقعیشی تر و شتێکی ترمان پێڵێ و لەسەر ئاستی پراکتیک ئەمانە ناچێتە بواری جێبەجێکردنەوە خەڵک بکردەوە لەسەر واقعی ژیانی خۆی نایبینێت بەر لەوەی وەڵامی و پرسیارە بێتەوە ناوبڕێکمان هەیە و دوایەوە ئەتوانی وەڵامی پرسیارەکەوێتەوە خۆشەویستانم بەرداوامین لە پرۆگرامەکەمان بینەرمان بن بەڵام دوای ئەم ناوبڕا پرۆگرامەکەمان بەرداوامە بێت.